افروجا تایبەت بۆ پرۆژە 3/8 کو 2014 ئەوان داعشن بێ هۆڤانە ئەوێن بێبەخت هاتین سەر دەبەرە شنگارێدا گرتین و خەڵک دەربەدەر کردی و تاڵان کردی و گەلک شوان ڕەباندین ئەفجار مەدید فەرە ئەم بێ ڕۆژێ ساختین دەکول بیرە خەڵکێ مەبینێت ملەتێ مێ ئێزدی کەچ و ژنێوان هاتنە فرۆتن جانێ هەماتە بێژە هەی ئێزید خانێ ئەس کی باریشێت خەمێ دەخل گرن بارێ ساڕۆکێتە مانە ساڕۆکێتە مرن یاشی بارێ کەچکێتە مانە کەچکێتە هۆڵا برن یاشی بارێ دایکە دایکشی نەهاتن کەفن و گۆرگرن ڕۆژێکە وەکە ئابروگەدا تروریستە داعش 3/8 ئەفسەرمەدا گرت و ئەم خوازن ئەم کەچ و کوڕێت کەمپا مامرەشیان بە چالاکێ ساق بکەن داخوازیەمە یعنی کەچ و ژنێمە هەزاران هەڵ دەستە داعشان داخوازیەکەن و ڕزگار بکەن خۆی ئێستا ینی وەکو ڕنگ باش ئێستا شتی باش هاتووە هەر ئۆتۆمبیلێک و ژماری خۆی هەیە مەسەن هەرەکو ڕقەخەمەکانی خۆی هەیە پێشترش هەر هەوە بەس بەو نەوە نەبوو مەوادەکەی ئێستا زۆر ماشترە لە ڕووی مەعجون و سبوو و ئیتر تەنەر و ئەو شتان ئەم مەوادانەی ئەمە دەیکەین ئێستا مەوادی زۆر باشە پێشەوەی سیارەکە ئەساسی لێدەن دەبێت جەریدەی لێدەین لەبەرەوەی بای ئەوەندە جەریدەدەن بۆی پیس نەبێت سبووەکە چەندە حەدی ئەوەندە بێت بۆیە ئەو جەریدە زۆر بەکاردێنین میسالە مەسەلەن چامەقێک بێ نایلین هەموو دەرگەکان پیس بێ دەعامی بێ نایلین و دەعامیانە پیس بێ ئەوەندە چەندێک بێ هەر ئەوەندەیە زیاتر نابێت ئیش ئێمە گوڵفرۆشتنە ئەوانی کە دێن بۆ لامان زیاترینی بۆ ڕۆژی لەدایک بوون و بۆ ڕۆژی هاوسەرگیریەتی و بۆ خۆشەویستانی خۆیانێ بن ئێمە بەپی داواکاری خۆیان دروستێکن گوڵەکان ئێمە هەمووی سروشتین بە کەیف خۆیان چ ڕەنگێکیان بێت چۆن بۆیان بکەنێ بەپی داواکاری خۆیان بۆیانەکەین زۆرەها گوڵمان لایە هۆڵندیە گوڵمان لایە ئێرانیە ئەتر گەڵامان لەگەڵ تر شتی زۆرەکەین بەپی داواکاری خۆی چۆن حەزی لێ بێ ئێمە ئەوها بۆ دروستەکەین سەر کەسێ زۆر جا پەلێتی یان بۆ سپرایزێتی ئەمە پەیوەندیمان پێوەکات ئەگەین نەشوێنی مەبەست ئێمە لێرە دیاریمان زۆرە دیاریمان هەیە بۆ نمونە ئامادەکراوە بۆ نمونە ساعتەکان هەرجووتێ ساعتمانێ کوڕانە هەیە کچانە هەیە تایبەت بە کچانە هەیە تایبەت بە کوڕانە و پاشانە و بۆکسەکان زۆرها ئیش پێکرێت هەیە پیتی خۆی تێکە هەیە خۆی دیاری هەیە ئێمە تێکەین لەگەڵی ئێرازێنەوە بووی گوڵی سروشتی تێکەین یان نەستە لەو شتی تێک یان شتی زۆر پێکرێت